ماترسیا چاوەڕوان کراوە گەورەکان بۆ ساڵی نوێ چی دەبن؟ گەورەترین ئالانگاریەکان بۆ هەرێمی کوردستان کامانن؟ نووسینی دکتۆر سەردار عەزیز. ساڵی داهاتوو دنیا لە ئاستی ناوەخۆی و ئیقلیمی و نێودەوڵەتی ڕوبەڕووی چەندین ئاستەنگ و ڕیسک و دەرفەتی نوێ دەبێتەوە. هەندێکی درێژ بۆی ساڵی 2025، هەندێکی تری نوێیە یان وەرچەرخانی نوێ دەبینێت. لە هەمان کاتدا هەمیشە ئەگەری هەندێک ڕووداو هەیە کە تەنها لە هەکبەی تاریکی هێزی هەواڵگری هەیە، وەک هاتنی ئەحمەد شەرع لە ساڵی ڕابردوودا. لە ئاستی نێودەوڵەتیدا ئەوەی لە ناو ئەمریکادا دەگوزارێت کاریگەری گەورەی دەبێت لە دنیادا. دوو ڕووداوی گەورەی ئەگەریان هەیە. یەکەم دەرئەنجامی هەڵبژاردنەکانی میتێرم کە ئەگەر ببێتە مای برنەوەی دیموکراتەکان و کۆنتڕۆڵی هەردوو ماڵەکەی کۆنگرێس، ئەوە دۆخی سیاسی ناو ئەمریکا دەگۆڕێت. دووەم، ئەگەری تەقینی بڵقی ئابووری ژیری دەستکرد. ئێستا ئابووری ئەمریکا باش نییە، بەڵام لەبەر ئەو پارە زۆرەی کە لە بواری ژیری دەستکرددا خرج دەکرێت، ئابووریەکە وەک باش دەردەکەوێت. بۆیە سەرباری ئەم باشیە خەڵکێکی زۆر لێی ناڕازین. لاوازبوونی ترامپ و خراپبوونی ئابووری کاریگەری دەبێت لەسەر ڕەفتاری ترامپ و ئەمریکا لە دنیادا. ئەگەری شەڕ لە ئەمریکای لاتین زیاتر دەکات. دەربارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاست، ئیدارەی ترامپەی باشە کە شەڕ کۆتایی بێت و سوودی ئابووری بەدەست بهێنێت، بەڵام بە لاوازبوونی ناوەوە ئەم ئەگەرانەش لاواز دەبن، چونکە لە 2 ساڵی کۆتاییدا ئایا کێ کاندیدی سەرەکی کۆماریەکان دەبێت دەست بە بانگەشەی ناڕاستەوخۆ دەکات. بۆیە ساڵی داهاتوو چاوەڕوانی ناسەقامگیری زیاتر دەکرێت لە ناوخۆی ئەمریکا، لە ئەنجامدا ناسەقامگیری زیاتر لە دەرەوە. لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ترسی دەستپێکردنەوەی شەڕی ئیسرائیل و ئێران گەورەترین ئەگەرە، هەروەها ئەگەری گەورەترین وەرچەرخان دەبێت لە ناوچەکە. لە ئەنجامدا ئەگەر بە سەرکەوتنی ئیسرائیل بشکێتەوە، ئەوە ئیسرائیل لە سووریاش زیاتر دەزوەردان دەکات، هەتا ڕێگری بکات لە بەهێزبوونی شەڕع، لە دروستبوونی سوپا، لە باڵا دەستبوونی تورکیا. کورد ڕوبەڕووی بژاردەی سەخت دەبێتەوە لەم دۆخەدا. ڕەنگە ئەجێندای کورد و ئیسرائیل بۆ ناوەندی بوونی سووریا تەبایی بێت، بەڵام تەباییەکی دیفاکتۆیە. سووریا نابێتە ناوەندی بە ئاسانی، چونکە هەرچەندە شەڕع هەوڵ بدات دیدی توندڕەوی ئیسلامی خۆی کاڵ بکاتەوە، دروز و عەلەوی و مەسیحی و کورد وەکو خۆیان قبوڵ ناکات. عێراق ئەو سەقامگیریەی کە هەیە لە هەڵبژاردننی سەرۆکوەزیراندا تووشی قەیران دەبێت. ئایا بەبێ کێشا تێپەڕ دەبێت؟ ئەمە هەروەها پەیوەستە بە دۆخی ئێران. ئێران ئەگەر لاواز بێت دەبێتە مای ناسەقامگیری لە عێراق. لە ڕووی ئابووریەوە قەیرانی دارایی لە عێراق تەنها پرسی کاتە و پەیوەستە بە نرخینەوتەوە. باگەری زۆرەوە نرخینەوت دێتە پەنجاکان و عێراق بەشی خەرجەکانی پارەی دەست ناکەوێت. لە عێراقدا تەنها پەیوەندیەک لە نێوان خەڵک و حکوومەت و هێزە سیاسیەکانە لەسەر پارە بنیاد نراوە. بە ئەگەری کەمبوونەوەی پارە ئەگەری گرژی و تونند و تیژی زیاتر دەبێت. سەبارەت بە کوردستان یەکێتی و پارتی ڕەنگە بگەنە ڕێکەوتنێکی بەرژەوەندیانە، بەڵام جیاوازی و گرژیەکانیان بەردەوام دەبێت. هەردوو لا پێویستیان بەو گرژیانەیە، لە هەمان کاتدا هیچ لایەکیان ناتوانێت یەکلایی بکاتەوە. لە ئاستی کۆمەلگا دارمانی زیاتر دەبینین، ئەگەری تونند و تیژی زیاتر دەبێت، چونکە ئەو پرۆسەی پۆلی کرایسس یانی ورژمە قەیران کە لە کوردستان هەیە چڕتر دەبێتەوە. هەموو گروپەکانی کوردستان ئامانجیان پەرتکردنە بۆ مەبەستی دەستکەوتی بچوو. ئەمەش زیانی کۆمەڵایەتی و ئاسایشی گەورەی دەبێت. کۆمەڵگەی کوردی بەوەی کە 80% لە شارەکاندا دەژی توانای بەرگری بۆ قەیران کەمترە. لەمڕۆوە یەکێتی و پارتی زیاتر حیزب بەهێز دەکەن و حکوومەت و دەستگاکان لاواز. ئەمەش زیاتر کۆمەلگا پەر دەکات و ئەوان زیاتر توانای کۆنتڕۆڵیان دەبێت. هۆکارەکانی تری وەک نرخینەوەت، شەڕی ئێران و ئیسرائیل، دۆخی سووریا، هەڵوێستی ئەمریکا، هەمووی کاریگەری دەبێت لەسەر دۆخی کوردستان.